بۆ تاوتوێکردنی پرسی موچە و بودجە شاندێکی باڵای حکوومەتی هەرێم سەردانی بەغدا دەکات. بە گوێرەی و زانیاریانەی وتەبێژی وەزارەتی دارایی حکوومەتی هەرێم ئاشکرای کردووە سبەینێ سێشەممە شاندێکی حکوومەتی هەرێم دەچێتە بەغدا و ڕۆژی چوارشەمەش لەگەڵ لیژنەی دارایی پەرلەمانی عێراق کۆ دەبێتەوە. هونەرجەمال وتەبێژی وەزارەتی دارایی و ئابووری حکوومەتی هەرێم ئاشکراشی کردووە ئەندامانی شاندەکە پێگاتون لە ئاوات شێخ جەناب وەزیری دارایی و ئومێد سەباح سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیران و ئامانج ڕەحیم سکرتێری ئەنجومەنی وەزیران و عەبدولحەکیم خەسرە و سەرۆکی فەرمانگەی هەماهەنگی بە دوواداچوون و ژمارەیەک ڕاوێژکار. ئەو سەربازگەی لە سنووری کەرکووک وەک هێمای تاوانەکانیان فال سیر دەکرا ئەمڕۆ لەلایەن هێزێکی عێراقیەوە داگیر کرا. سەرچاوەیەکی ئەمنی لە شاری کەرکووکەوە بۆ شارپرێس باسی لەوە کرد سوپای عێراق بڕیاری داوە ئەو سەربازگەیە نۆژەن دەکاتەوە و هێزی زیاتریشی لە چەند ڕۆژی داهاتوودا بۆ دەگوازێتەوە. هێمن حەسیب چالاگوانی بواری جینۆسایت بە میدیای نزیک لە پارتی وتووە سوپای عێراق هاتووە ئەو شوێنە داگیر دەکات کە بووەتە هێمایەک بۆ زوڵم دژی خەڵکی ناوچەکە و تاوانەکانی ڕژێمی پێشووی عێراق دەرحەق بە هاوڵاتیان. پێشتر خەڵکی گوندی تۆپزاوا لە ڕاگەیەندراوێکدا داوایان کردبوو ڕێگە نەدرێت ئەو سەربازگەیە لەلایەن سوپای عێراقەوە داگیر بکرێت چونکە ئەوان بە سیمبولی ئەنفالی دادەنێن کاتێک لە کاتی شاڵاوە بەدناوەکانی ئەنفالدا ڕژێمی بەعەس خەڵکی کوردستانی بردووەتە ئەو سەربازگەیە و دواتر ڕەوانەی بیابانەکانی سەماوە و شوێنەکانی دیکەی کردوون. داواشیان کردبوو ئەو شوێنە بکرێتە مۆزەخانە. بەڕێوەبەرایەتی نەوت و کانزاکانی سلێمانی ڕایگەیاند دابەشکردنی نەوتی سپی لە سنووری هەڵەبجە و سلێمانی دەستی پێکردووە. لە ڕوونکردنەوەیەکدا لەبارەی دابەشکردنی نەوتی سپیەوە لە هەردوو پارێزگای هەڵەبجە و سلێمانی بەڕێوەبەرایەتی نەوت و کانزاکانی سلێمانی ئاماژەی بۆ ئەوەش کردووە وەزارەتی سامانە سروشتیەکان بڕی 105 ملیۆن لیتر نەوتی سپی بۆ پارێزگاکانی سلێمانی و هەڵەبجە و ئیدارە سەربەخۆکانی گەرمیان و ڕاپەڕین دابین کردووە. ئاماژە بۆ ئەوەش کراوە لە دوێنێەوە پرۆسەی دابەشکردنەکە دەستی پێکردووە و لە سنووری پێنجوێن ناحیەکانی سەید سادق ناحیەکانی هەردوو ئیدارەی ڕاپەڕین و گەرمیان نەوت بەسەر 28,945 خێزاندا دابەش کراوە. لە ئایندەیەکی نزیکیشدا شاری سلێمانی و دەوروبەری دەگرێتەوە. لە ساڵیادی ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەردا پارتی یەکێتی یەکتر بە هۆکاری شکستی پێشمەرگە و ڕادەستکردنەوەی کەرکووک تۆمەتبار دەکەن. ئەمڕۆ 6 ساڵ تێپەڕی بەسەر ڕووداوەکانی 16 ئۆکتۆبری 2017 کە بەهۆیەوە لە 150 خاکی هەرێم کەوتەوە ژێردەستی سوپای عێراق و هێزە میلیشیاکان. بەو بۆ نەیەشەوە ماڵپەڕی فەرمی یەکێتی نیشتیمانی کوردستان بڵاوی کردوێتەوە یەکێتی بە پلان بەرگری لە پیلانی 16 ئۆکتۆبەر کرد کە بەهۆی پیلانەکەەوە لە 150 خاکی کوردستان لەدەست درا و تووشەتی پارتی لە هەموو ئەو قۆڵە سەربازیانەی کە لە ژێر دەسەڵاتیدا بوون هەڵاتووە و سەنگەرەکانی تەسلیم بە سوپا و حەشت کرد. لە بەرامبەریشدا پارتی و سەرکردەکانی بەتایبەت ئەو بەرپرسە سەربازیانەی کە ئەو کات لە میحوەری کەرکووک بوون ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ یەکێتی و بەتایبەت بەشێک لە سەرکردایەتی ئەو کاتی ئەو حیزبە تۆمەتبار دەکەن بەوەی کە پێشتر ڕێککەوتنی پێشوەختەی بۆ بەدەستەوەدانی کەرکووک و دەوروبەری کردووە. ڕۆژی 16 ئۆکتۆبەری ساڵی 2017 سوپای عێراق و هێزە میلیشیاکان پەلاماری کەرکووک و دەوروبەریاندا و لە 151 خاکی هەرێمی کوردستانیان کۆنتڕۆڵ کرد.